عزیز وەک ئاگادارن ماوەیە کە هێز ئەمنیەکانی شاری کەرکووک زۆر بڵێن ڕێگری لە ڕاگەانکارانەکەن بە تایبەتی ڕاگەانکارانی کورد و نایەڵن ڕاستیەکان بگەێنە جێخۆی. دوهەمینیان ڕۆژی سێشەممە بوو کە کۆمەڵی ڕاگەانکاری کەناڵەکانیان دەست بەسەر کرد و خۆشیانن دەست بەسەر کرد بۆ چەند کاتژمێر گرتران. لە وارەیە و کۆمەڵ ڕۆژنامەنووس و ڕاگەانکاری شاری کەرکووک ناڕەزاییان دەربڕیەوە لەگەڵ سندیکا ڕۆژنامەنووسان و بەیاننامەکە ئێستا بەیاننامەیەکیان دەرلەدایەن بورهان حاجی سلێمان بە زمانی کوردی دەخوێندرێتەوە. بافەرمێن. بەیاننامەی ڕێکخرا و ڕۆژنامەنووسان سەبارەت بە مامەڵەی هێزە چەکدارەکان لەگەڵ ڕۆژنامەنووسانی شاری کەرکووک. بەڕێز سەرۆک کۆماری عێراق، بەڕێز سەرۆک وەزیرانی عێراق، بەڕێز سەرۆک پەرلەمانی عێراق، لە کاتێکدا دەستور و یاسا عێراقیەکان مافی ڕووماڵ و کاری ڕۆژنامەنووسی بۆ ڕۆژنامەنووسان بە بێ جیاوازی دەستەبەر کردووە، بەڵام لە شاری کەرکووک ئەو مافە خراوەتە ژێر پرسیارەوە و دیاردەی ڕێگریکردن و دەستگیرکردنی ڕۆژنامەنووسان و دەست بە سەراگرتنی کەلوپەری پەیامنێران لە کاتی ڕووماڵکردنی ڕووداوەکاندا لەلایەن هێزە عێراقیەکانەوە بە شێوەیەک تەشەنەی کردووە کە جێگەی مەترسیەکی گەورەیە بۆ سەرمافی دەستەبەرکردنی زانیاری و ئازادی ڕادەربڕین. هەروەها کەرکووکیان کردووەتە زیندانێکی گەورە بۆ ڕۆژنامەنووسان کە دوایینیان دەستگیرکردنی سێ ڕۆژنامەنووس بوو بە ناوەکانی کاروان ساڵحی، ئاسۆ ئەحمەد، هاوتە بەهرۆز لە کاتی ڕووماڵکردنی ڕووداوەکانی گوندی پەڵکانە لە ڕۆژی 4 پێنجی 2019. دواتر ئازادکردنیان بە کەفالەت. بۆ ڕۆژی دواتریش لە هەمان شوێن ڕێگری لە ئەتێلا ئاغا ڕۆژنامەنووس ئەتێلا ئاغا کرا لە ڕووماڵکردن. ئەمەش پێشێلکردنی دەستور و تەواوی یاسا عێراقی جیهانیەکانە سەبارەت بە ئازادی ڕۆژنامەگەری بە تایبەتی لە کەیسی گوندی پەڵکانە کە نایەنێت ڕاستیەکان وەکو خۆی بۆ ڕایگشتی بگوازرێتەوە. بۆیە ئێمە کە ناومان لای خوارەوە هاتووە داوا لە هەرسێ سەرۆکایەتێکە دەکەین کە پارێزەری دەستور و جێبەجێکاری دەستور و داڕێژەی دەستور و یاساکانن لەم پێشێلکاریانە بێنە دەنگ و تەواوی دەسەڵاتەکانیان بخەنەگەر بۆ بنبڕکردنی دیاردەکە و لێپێچینەوە بکەن لەگەڵ ئەوانەی بە زەبری چەک پێشێلی مافی ڕۆژنامەنووسان دەکەن.